بەڕێز ئەمیر داعمی شارەزای ئەمنی و سیاسی سەبارەت بە ئەوەی کە سونەکان لە جێبەجێکردنی داواکاریەکانن بۆ پێجێنانی حکوومەت نیگەران لەگەڵمانە بێت. کاک ئەمیر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بۆچی داواکاری سونەکان ئەوەندە قورسە ماوەی 2 ساڵە جێبەجێ ناکرێت؟ هۆکارەکەی چییە؟ نعم تحية سيدي الكريم وتحية السلام عليكم وبينراني كردستان بسوار زور سپاس. يعني حقيقة هناك أزمة ثقة ڕاستیەکەی کێشەی چینی سیاسی عراق قەیرانی متمانەیە تاکو ئێستا ئەم قەیرانە لەگەڵبوونی پەرلەمانی عراقیش چارەسەر نەکراوە. ئەم قەیرانە نەیتوانیوە پشتیوانیەکی سیاسی بۆ حکوومەت بەردەست بێنێت، هەرچەندە هاوپەیمانێتی ئیدارەی دەوڵەت هەیە کە حکوومەتی عراق لەوانەوە دروست بووە. سەرباری ئەمەش تاکو ئێستاش هەندێک هێزی سیاسی لە هەوڵی ئەوەدان کە داواکاریەکانیان لە حکوومەتی عراقەوە دەست بخەن. بۆیە من پێم وایە متمانە کێشەکەیەوە تا ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کە کێشەکە بگاتە لووتکەی سەرباری پشتیوانی بۆ حکوومەت. هەندێک کێشە هەیە کە حکوومەت نەیتوانیوە چارەسەری بکات، واتە حکوومەت نەیتوانیوە شتێک پێشکەش بکات کە هەموو لایەک ڕازی بکات، کەواتە کێشەکە لە ئەدای حکوومەتی عراقە کە نەیتوانیوە ژینگەیەکی لەبار بۆ پێکاتە سیاسەکان و چینی سیاسیدا تەبەر بکات. باشە بڕیار بوو کابینەکەی سوودانی کابینەی چارەسەرکردنی کێشەکان بێ و کابینەی خزمەتگوزاری بێ وا دەرچوو ئەمە بیننەوە. يعني بالتأكيد على أساس بەدڵنیاییەوە خۆی لەسەر ئەو بنەمایە حکوومەت دروست بوو، دەبوایە کە ئەرکی یەکلاکردنەوەی کێشەکان و چارەسەرکردنی قەیرانەکان بێت. ڕەنگە ئەم حکوومەتە تاکە حکوومەت بێت لە دوای ساڵی 2003ەوە زۆرترین پشتیوانی بەدەستهێناوە، بە تایبەتیش دوای ئەوەی کە حکوومەتی کازمی نایەوە لە کێشەی دارایی و دەستەبەربوونی ئاسایش و سەقامگیری لەم حکوومەتەدات و لەگەڵ ئەوەشدا هەرچەندە لە حکوومەتدا دەبینین کە بەرەیەکی ئۆپۆزیسیۆن نییە، بە تایبەتی دوای کشانەوەی ڕوتی سەدر چوارچەوەی هەماهەنگی کە پێکهێنەرێکی حکوومەتەوە حکوومەت لەوانەوە دروست بوو بەگشتی. سەرباری ئەمەش ئێمە بەجێگەیاندنێکی ڕاستەقینەمان نەبینیوە کە ببێتە هۆکاری ئەوەی ئەرخەیانی لە چینی سیاسی دروست بکات. بۆیە من پێم وایە ئەگەر بە پرۆگرامی حکوومەت و کارنامەکەیدا بچینەوە کە هەرچەندە کارنامەیەکی پەمەیی بوو لە حکوومەتی بەریتانیا شتیوە نەبوو کە ئەوان باسییان دەکرد، بەڵام هیچ کام لەو خاڵانە جێبەجێ نەکران، زۆربیان تەنیا دروشم و قسەبوون کردەوە نەبوو. بەڵام ئەمڕۆ گۆڕەپانی نەچەوەیی و گۆڕەپانی جەماوەر لەوە تێدەگات کە سەقامگیری پێویست بەدی نەهاتوو. باش کاک ئەمیر هەز ناکەن، ینی هەز بەوە ناکەی جۆرێک لە پەشیمان بوونەوە هەیە لە جێبەجێکردنی ئەو کارنامەیە، بە تایبەتی ئەو بابەتانەی کە پەیوەستن بە کورد و سونەکانەوە. يعني بالتأكيد هناك الكثير بەدڵنیاییەوە هەز بە شتێکی لەو زۆرە دەکرێت، هەز بەوە دەکرێت کە بەڵێنەکان جێبەجێ نەکراون لەلایەن حکوومەتی عراقەوە. بە تایبەتیش ئەو بەڵێنانەی کە جێبەجێ نەکراون ڕەنگە ببێتە هۆکاری لێدان لە بەرژەوەندی هاوڵاتی ئاسایی، نەک تەنیا حکوومەتی هەرێم و چینێکی دیاریکراوە. بنمونە دواخستنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە و گرێکوێری تا ئێستاش نەکراوەتەوە، هەرچەندە زیاتر لە جارێک لێک تێگەیشتن هەبووە، کۆبوونەوە و دانیشتن هەبووە لە نێوان هەردوولادا بۆەوەی ئەم کێشەیە چارەسەر بکە. بەڵام ناوناناوێک دەبینین کە جارێکی دیکە قەیرانەکە سەر هەڵدەداتەوە. قوربانیش لەم نێوەندەدا تەنیا هاوڵاتیە، ڕەنگە چینی سیاسی زیانی بەرنەکەوێت، ئەوەندەی هاوڵاتی کە موچەکەی دوا دەکەوێت زیانی بەردەکەوێت. ڕەنگە موچە گرنگترین فاکتری ژیانی هاوڵاتیان بێت. بۆیە من بە حکوومەتی عراق دەڵێم شکستی هێناوە لەوەی کە نەیتوانیوە حکوومەتی ڕەوانەوەی کێشەکان و چارەسەرکردنی قەیرانەکان بێت. بەڵێنی زۆریدا، بەڵام زۆرێک لە بەڵێنەکانی جێبەجێ نەکرد، بە تایبەتی لەسەر ئاستی ئابووری و سیاسی و دارایی و بە تایبەتیش لە بواری بازاری دراودا کە بڕیاری دابوو مەزادی جێرا و کۆتایی پێبێت. بەڵام بەداخەوە تاکو ئێستا چینیا بەڵێن بۆ ئەو بەڵێنانە جێبەجێ نەکراون. پاشان جارە بینین لە جێبەجێنەکردنی ئەو بەڵێن و خاڵانەی کە لە کارنامەکەیە هەیە، پاساوی ئەوە ئەهێنەوە کە ینی بەشێک لە گرفتەکان یاسایی نەک بەشێکیان زۆربەیە. پێتەن وایە ئەمە بیانوێکی واقعی بێت، ینی ئەو کێشانە ینی جێبەجێنەکردنی ئەو خاڵانە یاسایی بێت یان ویستە؟ يعني شوف مهما كانت کێشەکان هەرچیەک بن، پاساوەکان هەرچیەک بن، تۆ نابێ بابەتەکە بگاتەوە ئاستەی کە دەست بۆ
بژێوی ژانی هاوڵاتیانی عراقی ببی تۆ هەر پاساوێک هەبێ هەر کێشەیەکت هەبێ نابێت تۆ ململانی سیاسی بگاتە ئەو ئاستەی کە لە نێوان حکوومەت و چینی سیاسیان لە نێوان حکوومەتەکان دەست بۆ بڕینی موچەی خانەنشینان ببی دەست بۆ پێنەدانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدەیت تۆ هەر پاساوێک هەبێ ناوێت دەست بۆ ئەو ببیت بەڵێ ڕەنگە کێشە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی هەبێت بەڵام نابێ بگاتە ئەوەی کە هاوڵاتیانی عراقی لە هەرێمی کوردستان موچەکانیان بوەستێنرێت و نەتوانن موچەکانی خۆیان وەربگرن. باشە کورد و سوننا بێت چی بکەن یانچکە کارنامەکە ئەوەی کە لە بەرژەوەندی ئەوانە یاخودەوەی کە لەسەری ڕێکەوتون جێبەجێ ناکرێت. يعني أنا قد تكون يعني تعبير بەڕاستی ڕەنگە ئەم دەربڕینێکی تند و تۆزێک برینداکار بێت بەڵام دوای کشانەوەی مقتەدا سەدەر لە حکوومەت و پەرلەمان بەڕاستی کورد و سونە دووچاری ئەمە بوونەوە بەمە گەیشتن هەرچەندە بەڕێز مقتەدا سەدەر ئاگداری کردنەوە هۆشداری بەوەدا کە ئەم حکوومەتە زیاتر لە ئامرازێک نابێت و تەنیا ئامرازێکە بۆیە من پێم وایە ئەو پێشبینێ مقتەدا سەدر ڕاست وەرگەڕا بەڵام برایانی کورد و برایانی سونە هەوڵی ئەوەیاندا کە هیچ نەبێت کە شتێکە بگەێنە وشکانی بەڵام وا دیارەکە کێشەکان لە لێکتێگەیشتەکان گەورەترن و ململانەی لەوە لایەنەکاندا هەیە بۆ زیان بە کورد و سونە گەیشتووە لەو هاوپەیمانەی کە حکوومەتی دروست کردووە. بەڵێ بەڕێز ئەمیر دامی شارەزای ئەمنی و سیاسی لە بەغداوە لەگەڵما بووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێ.